بنێسا لە چاکسازی گەورانی سلێمانیم ئەم چاکسازیە بیناکەی بۆ 900 کەس دروست کراوە، بەڵام خەریکە ڕێژەی زیندانی کراوان لەم چاکسازیانەدا لە سەرجەم چاکسازەکانی هەرێمی کوردستاندا دەبێ بە دوو هێندە. منەچمە لای کاک ئیحسان بەڕێوەبەری چاکسازیەکانی هەرێم. کاک ئیحسان سڵاو لێ بێم، کاتۆ باش. بەبەدەم پیاسەوە قسەیە بکەین. لە ئێستادا چەند زیندانی لەناو ئەم چاکسازیەدا بوونی هەیە؟ ئێمە ئەم کاتتان باش ڕێزمێ بۆ کەناڵەکەتان و بە خێراتنتانەکەم. سەبارەت بە و چاکسازیەکانی هەرێمی کوردستان، ئێمە لە هەرێمی کوردستان 6 چاکسازیمانەیە لە هەمووی کۆی سزادراوانی ئەمڕۆی هەرێمی کوردستان 5739 کەسە، لەوانە 1644 کەسی لە سلێمانیە، لە گەورانی سلێمانی. واتە خۆی بۆ 900 کەس دروست کراوە، 910 کەس دروست کراوە لە ساڵی 2010. لەو کاتەوە بنیەی تەحتی هەرێمی کوردستان هیچ هاوکاریەک بۆ ئێمە هیچ پلانێ نەبووە بۆ چاکسازیەکان، چونکە ئەم ئێرە و هەموو گەورانەکانی سلێمانی هەولێر دووەک یەک پلانە و یەک شوێنە، یەک تەسمیمە. دۆخی هەولێر چۆنە؟ دهۆک چۆنە؟ لە دهۆک 1460 کەسمان هەیە، لە هەولێر نزیکە بێتەوە لە 2500 کەس. واتە دووقات واتە سێقات. سێقاتیش بەتەوە. سێقات لە هەولێر سێقاتە، چکە بەڕاستیەکەی هەولێر دوو هۆکاریە. یەکەم هەم لاجئ و ئەوانەی ئاوارەکانی عێراق و ئەوانە لەوێن و فراوانی هەولێری زۆر گەورە بۆتە لە 2 ملیۆنەوە چۆتە نزیک 3 ملیۆن کەسی تێدایە. یعنی ئەوە یەکێکە لە گرفتەکان کە لە هەولێریش هەم تاوان ڕێژەی تاوان بەرزە و هەم ئەو شوێنانش کە پێویستن بەڕاستی هەمان تەسمیم هەمان دیزاینە، بۆیە ئەوش بۆ 900 کەس دروستکراوە، ئێستاکە 2450 کەسی زیاتر تێدایە. بەگشتی دۆخی نەو چاکسازیەکان چۆنە؟ قەیرانی دارایی هەیە؟ هەموو چەند نییە؟ دۆخی ناو چاکسازیەکان چۆنە؟ بێگومان ئێمە چاکسازیەکانی هەرێمی کوردستان بەدەرنین لە هەرێمی کوردستان و لە حکوومەتی هەرێمی کوردستان. ئێمەش لە ڕێی یاسا و ڕێنمایەکانی وەزارەتی و ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی کارەکەین و هەموو ئەو بابەتانی کە هەمانە لە بودجە و میزانی ماڭانەی چاکسازیەکان هەمووی لە ڕێ وەزارەتی داراییەوەیە. بۆیە گرفتەکە ئەوەیە، ئەو گرفتە ئێمەشی گرتەوە بەداخە، بەڵام سەرڕە ئەوە ئیدارەی چاکسازیەکانمانداوە بەباشی و کاریگەری خراپی هەبووە، بەڵام کاریگەریەکە ئەوەیە کە قەڵەباڵغی ناوسژن ئەوەیەکێکە لە مشکلەکانمان کە ناتوانین هەم بینا گەورەکەینەوە و هەم بینای تازەمان بۆ بکەن بۆی لەو گرفتە ڕزگارمان بێت. سنتەری شیانەوەتان دامەزران لە ماوەی ڕابردووە، تا ئێستا ئەم سنتەرە چەند کەسی شیاندوتەوە؟ بڵێ ئێمە لە ناو هەموو چاکسازیەکانی هەرێمی کوردستان سنتەری شیانەوەی مادە هۆشبەرەکانمان کردوێتە بۆ کەسانی کە بەکارهێنەرن یا بازرگان یان تووشی ئەو حاڵەتە بوون. ئێمە بەداخەو ڕێژەکەی مخدرات ڕێژەیەکی زۆر بەرزە و لە 1/5 سزادراوانی هەرێمی کوردستان ئێستا بۆ ئەمڕۆ 1530 کەس زیاترن کە 1/5 کۆی سزادراوانی هەرێمی کوردستانەکە مخدرات. بۆیە بیرمان لەوە کردەوە تەمەن تا ئێستا حکوومەت پلانی هەیە، بەڵام حکوومەت تا ئێستا بەداخەوە سنتەری لە هیچ شارێک نەکردوێتەوە، سنتەری شیانەوەی مخدرات. بۆیە ئێمە ناچار بووین لە ناو چاکسازیەکان و بەو تواناکەمەی کادرانی خۆمان و توێژەرانی دەرونی و توێژەرانی کۆمەڵایەتی و بەسپاسەوە وەزارەتی تەندروستی لە هەر سێ پارێزگاکە هاوکارمانن بۆی بتوانین ئێمە دکتۆری دەرونیمان بۆ دابینکەن یان معالج نەفسی، بۆی بتوانین ئێمە شیانەوە بۆ کەسانە بکەین کە لە ناو چاکسازیەکان سزادراون. و هەموو ئێمە جگە لەوەی کە مەسەن ئەو ئێمە لە سنتەرەکە تا ئێستا نزیکەی 315 کەسمان چاک کردوێتەوە و پلانی ئێستامان پلانی ئێستامان 168 کەسمان داخلی سنتەرەکان کردوێتەوە جگە لە 315 چاک بوونە. بەڵێ سەرجەم هەرێمە و گەڕانتەوە بۆ وەزعی تەبیعی خۆیان و ئێستا تەعاملێکی هەر سزادراوێک و هەر
ئەوە کەشیان نویان بۆ کراوە. کاگەستان تایبەت بە لێبوردنی گشتی کە بە ماوەشی زۆر لێبوردنی گشتی دەرنەکراوە بووە چاکسازیەکان بەم شێوازە قەرەباڵغن چی کراوە بۆ ئەمە کە لێبوردنی گشتی دەرکرێت؟ ئێمە لەسەر لێبوردن دوو جۆرە لێبوردنی تایبەتمان هەیە لێبوردنی گشتیمان هەیە. لێبوردنی گشتیەکە من کە هاتم ماوەی 2 ساڵ پێشتە دەست بەکار بووم لە هەموو چاکسازەکان بیرم لەو قەڵەباغیە کردەوە کە مەسەن 2 بەرامبەر یا 3 بەرامبەر خەڵکی تێدایە بیرمان لەوە کردەوە ڕێگە چارەکان بدۆزینەوە ئەو کەسانی کە سوڵحان هەیە ئەو کەسانی کە تاوانەکانیان کاریگەری لەسەر کۆمەلگا دروست ناکە یعنی خەتەرێکی لەسەر کۆمەلگا دروست ناکە ئەوانە بیرمان لەوە کردەوە کە شانسێتریان بینێ و ئەوانی مادەکانیان جونحا کەمترە یا مخالفەیە بڕە ئەوە کارمان لەسەرەوە کردووە بەڕێزان ئەنجومەنی وەزیرانمان ئاگادار کردەوە و ئەنجومەنی وەزیران بەسپاسەوە لیژنەیەکی تایبەتی دروست کرد کە بۆ ئەوەی پرۆژە یاسایەک ئامادە بکەین بۆ پەرلەمان و عامەکە بخێنە بواری جێبەجێکردنەوە بەداخەوە پەرلەمان ئێمە ئەو پرۆژەیەمان کرد پرۆژەکەمان تەواو کردووە پرۆژەکە لە ئەنجومەنی وەزیرانە و دەبێ ئەو پرۆژەیە جەنابی سەرۆکی حکوومەت و جەنابی جێگری سەرۆک حکوومەت ئیمزا لەسەر پرۆژەکە بکەن و بچێتە پەرلەمان بۆ ئەوی دراسی لەسەر بکرێ و بێتە یاسایەک و کاری لەسەر بکەین بەداخەوە پەرلەمان نەبوو لە ماوەی ڕابردوودا و ئێستا پەرلەمان هەیە ئینشەڵا لە ماوەیەکی نزیکە هەوڵدێن ئەو پرۆژەی بخێنەوە کار و کاریگەری لەسەر ئەو قەڵەباڵغی ناو سجن لە چاکسازیەکان کەم بکەینەوە و بتوانین ئەوانە شانسێتریان بێنێ بچون ناو ماڵ و مناڵ و کەسوکاری خۆیان. ئەگەر ئەم لێبوردنە دەرکرێت چەند زیندانی ئەگرێتەوە؟ والله ئێوە تەمەن ئەوانە کۆمەڵێ ئستثنایتایە یعنی ئەوانە کۆمەڵێکن بەدەرە بن لەو بابەتە من ناتوانم لێرەیە بڵێن کێ بەدەرە کێ بەدەر نییە بەڵام بەعام نزیکەی 2000 کەس لەوانە مەشمولە بن بە عفوکەت. ئەی تایبەت بە کەیسی تیرۆر ئەم بابەتیان چۆنە سزادراوەکان چۆنن لێرەیە چەندێکی تایە لەناو ئەم زیندانیانەیە چونکە ئەوانی بەدەرنین لە بابەتی سزادراوەکان. تیرۆر بە بەراورد بە مخدرات و کوشتن و دزی تەبەن کوشتن و دزی و مادەی هۆشبەر ئەمە بابەتێکە کە ڕێژەکەی ئێستا لە بەرزبوونەوەیە بەداخەوە بەهۆی کاریگەری ئابووری لەسەر کۆی کۆمەلگای کوردی و عێراقی و بۆتە هۆی ئەوەی کە ڕێژەی تاوان لە بەرزبوونەوە بکرێت بە بەراورد بە ڕێژەی دانیشتوان ڕێژەکە بەرزە و ئێستا ئەوانی کە مەسەلەن تیرۆرەکە شکر بخوا لە کەمبوونە و ڕێژەی تیرۆر ئێمە لە ناو چاکسازەکان 1500 کەسمان ئێستا 1200 کەسمانێواتە کەمی کردووە. کەمی کردووە. تایبەت بەو کەسانی کە چاوەڕوانی سزای لە سێدارن ئەمەیان چیان بۆ ئەکرێت چیان لێکراوەمانە؟ ئێمە سزای لە سێدارە ئێمە ئەوە بەردەوام یعنی ئەوە قەزایی لە ڕووی قەزاوە ئێمە تەدەخولی قەزا ناکەین بەڵام ئەوانی کە سوڵحیانە زۆر جار لە ئیعدامەوە دەبێتە مؤبەد و دوایەوە عفووە شمولی دەکەن. ئەفۆکە شمولیەکە؟ بڵێ ئەوە کاری لەسەر ئەوە کرا و ڕۆژانە بەردەوام لیانە بێتە مؤبەد و یان ڕێژەی ئیعدام ڕۆژانە لە بەهۆی تاوانەکان و بەهۆی کوشتنەوە زیاد دەبێت و ئێستا بۆ ئەمڕۆ 479 کەسمان هەیە سزادراوە بە ئیعدام. سزادراوە بە ئیعدام هەموو چاکسازەکانی هەرێمی کوردستان. باشە ئەمانە ئەبێ هەتا ماون ئەگەر سوڵحیان بۆ نەکرێت بمێننەوە بەم شێوازە یاخۆت چیان لێ ئەکرێ؟ وەڵڵاهی ئەمانە ئێمە بڕاستی ئەمە کاریگەری لەسەر چاکسازەکانش دروست کردووە دەبێت ئەمانە حکوومەت هەرێمی کوردستان بیر لەوە بکاتەوە کە هەم سزای لە سێدارە و هەم ئەوانی تیرۆر جیا بکرێنەوە چکە چاکسازی لەمانەیە ناکرێت بەڕاستی ئەوانە مەشمول نابن بە بەرنامەکانی چاکسازیەکان کردنا و چاکسازیەکانی هەرێمی کوردستان هەمانە کۆمەڵی بەرنامی باشن لەوانە بەرنامەی مەسەڵەن خلوەی شەرعیمان هەیە کە ئەو خلوە شەرعیە هەفتانە 2 سعات ژن و پیاوەکان یەکە بینن و ئەمە ڕێژەی تەلاقی لە ناو چاکسازیەکان لە 100% کرێتە 100 کە ئەمە دڵخۆشکەرە و ئەمە خۆی لە خۆیان چاکسازیە
و ئێمە خوێندنمان هەیە لە ماوەی ڕابردووە پێشەوەی من بێم 200 کەس خوێندکار بوون لە هەموو چاکسازەکان و ئێستا ڕێژەی خوێندکارمان گەیانەوە 587 کەس و لە هەموو قۆناغەکانی خوێندن هەمانە لە سەرەتایی و بنەڕەتی و ئەچێتە ئامادەیی و دوایەوە زانکۆ و پەیمانگا و ماستەر و دکتۆراشمان هەیە. واتە ئەگەر ئەو خلوە شەرعی کە باسێکی کاگەسان لە ماوەی ڕابردووە بوونی نەبوو ئەمە خلوە شەرعیەکە هەبوو بەڵام زۆر سست بوو ئیشی لەسەر ناکرا ئێستا شوێنی تایبەتمان بۆ دابین کردووە و جێگای تایبەتی بۆ دابین کراوە و ڕۆژانە کاری خۆیان لەسەرەکەن. لە هەفتەیەکە چەند جار بووم لە هاوسەرگەردانی یەک جار توانێت کاگەسان بابەتی خواردن لە ناو چاکسازیەکانە جاری وایە بابەت خواردن ئەهێنرێتە ناو چاکسازیەکانەوە ئەمە هەندێک جار گلەیشی لێ ئەکەوێتەوە ڕێگەی پێدرێت؟ نه ئێستا خواردن ڕێگە پێدراو نیە بێتە ناو چاکسازەکان ئێستا خواردنمان هەیە و خواردنەکان کوالیتی بەرزە و ئێمە تەندەرین لای ئێمە نییە تەندەرین لە پارێزگاکانە لە هەرسێ پارێزگاکە هەرێمی کوردستان تەندەرەکرێ و ئەو مقاولەی بووی دەرەچێت دێت مباشراکە لە چاکسازەکان متابعەیەکەین و لیژنەی متابعەمان بۆ داناوە و بەردەوام چاودێریەکەین خواردنەکان کوالیتی زۆر بەرزە و ڕێژەکەی ینی خواردنەکانیان هیچ کێشە و گرفتێکمان نییە. هەندێک قسە لێرە و لەوێ ئەکرێت ئەمە کە لە وەرشۆپێکی شابووین وابزانم بەیەکەوە بەسەوە کەکە شوێنی VIP هەیە لە ناو سزنەکانە ئەم قسەیە تا چەندێک وایە؟ بەداخەوە ئەو پروپاگەندەیە کە لە دەرەوە هەیە لە ناو چاکسازەکان ئەست و ئەساسی نیەوە بوونیشی نییە و بە هیچ جۆرێک هیچ کەسێک لای ئێمە VIP نییە و هەر کەسێک ئیتر لە هەر پلێ باڵای حکوومەتا بێ تاوانی کرد دێتەوە ناو ئەچێتە ناو ئەو هۆڵی کە تەسنیفی بکراوەتە پۆلێن کراوە ئێمە لە ناو چاکسازەکان پۆلێنمان کردووە مادەی کوشتن لە قاعەیەکە تیرۆ لە قاعەیەکە و مادەی هۆشبەر تەنانەت مادەی هۆشبەر بازرگانەکان و بەکارهێنانی جاکرانەوە یعنی هەمووی هۆڵی تایبەت بەخۆی هەیە و ئەوانە هەمووی جاکرانەوە و هیچ جۆرێک VIP لای ئێمە نییە و ئەوانە هەمووی پرۆپاگەندەیە لە دەرەوە باسەکرێ بە هیچ جۆرێک تەحەدایانەکەم هەر کەسێ ئەو بابەتە مەسەلەن زانیاریکی بۆ ڕۆیشت و بەهەڵا داواکارم بێت سەردانی ناو چاکسازەکان کە هەر شەش چاکسازەکەی ئێمە کراوە ئێوە بۆیان بابێن سەردانکەن خۆیان متابعە بکەن لە هەر جێگایەک لە هەر شوێنێک VIPیان بینی ئێمە تحملی مەسئولیەتەکەین. من پرسیارەکانم زۆرە بەڵام کاتەکەشمان کەم بووەتەوە کۆتا پرسیاری من ئەوە ئەبێ کاگەسان تایبەت بەوەی کە سەردانی کار کە سەردانی چاکسازیەکان ئەکەن کاتەکانی زیە ئەکرێ یاخود هەرەوەی کە ئەمێنێتەوە ئێمە ڕۆژانە خەڵک سەردا مەسەلەن لە هەموو هەفتەیەکە دوو ڕۆژ سەردانی چاکسازیەکانەکەن دوو کەس دوو وەجبە مەسەلەن ژن و پیامان جیا کردوێتەوە بۆەوەی هەم گرفتیان بۆ دروست نەبێ و هەم لە ڕووی تەفتیشەوە بۆ بتوانین کۆنتترۆڵیکەین لەبەرەوەی بۆ نمونە لە سلێمانی 1600 کەس زیاترن ئەوانە ئەگەر یەکی 5 کەسیان بێ نزیکەی 4-5 کەسەکە بە ئاسانی کۆنتترۆل ناکرێەوە ئێمە ئالیەت و پشکنینی تایبەتمان بۆ ئەوە هەیە و ئێستاکە ئالێتەکانمان ڕۆژانە گۆڕانکاری بەسەر دێ و ئێستا گۆڕیمانە و کار لەسەر واکەین وە خەریکین ئەو مۆرانی لە دەستی سزادراوەکان نەکرێ مۆرەکان بێتە زەوئی بۆی بتوانین هیچ کەسێ نەتوانین تەزویری کا و کاری لەسەر بکەین بۆ بتوانین کە بەداخەوەی لە ماوەی ڕابردووە ئەو کەسی کە براکەی هێنایە جێی خۆی ڕۆشت ئەوەی کێکە لە کاریگەریەکان کە ئێمە ئێستا گۆڕانکاری گەورەمان لەو بابەتە کردووە هیچ کەسێ ناتوانێت ئەوە تەزویرکەوە ئێستا بەردەوام ئەو ئالیەتانە ئەگۆڕین و پلانی جیاوازمان هەیە و شێوەی تەفتیشەکانمان گۆڕیوە و کەسی باش و دڵسۆزماندانەوە بۆ کارەکان و هەموو لە هەر سێ ڕێڕەوەکە و هەر تەنانەت ئەو شوێنانش کە مواجهی تایبەتیان بۆ دیە مواجهی عامە شوێنی تایبەتمان بۆ کەسوکاریانداناوە و بەتانی و ڕاخەریان بۆ ڕێکخرێ و شوێنی تایبەتیان هەیە ئەتوانن هەفتانە سەردانیەکەن لە هەر جێگایەکەوەی. باسی ئەو کەسەوە کە براکەی خۆی لە شوێن خۆیدانە ئەم کەیسە گەیشت بە شۆک دەستگیر کرایەوە کەیسەکان وە لە ئاسایشن و متابعە لە تحقیقایە بەردەوام تا ئێستا کۆمەڵی خەڵکیان براکانی و زاوای و کەسوکاری لێ دەستگیر کراون و ئێستا
لەوان سەردامان دەستکەوتو بووی بدۆسرێتەوە بگیرێ. زۆر سپاس بۆ بەڕێوەبەری گشتی چاکسازیەکانی هەرێمی کوردستان. سپاس بۆ دەرفەتە زۆر سپاس دەکەم دەستەکانە خۆش بێ سپاس دەکەم. بەڵێ ئەوەی کە گوێبیستی بوون ئەو زانیاریانن کە لە ناو چاکسازی گەورانە هەیە کە لە سەرجەم هەرێمی کوردستاندا 6 چاکسازی بوونی هەیە و لە ئێستادا بەهۆی نەبوونی لێبوردنەوە چاکسازیەکان قەبارەکەیان بەرەو دوو هێندە سەرکەوتووە.